هونەری ئەم کابرایە ئەم هونەرمەندە بەڕاستی لە هەموو ناومیلەتان و لە هەموو نەتەوەیەکە ئەم جۆرە هونەرانە جێبایەخن پێویستە بەڕاستی دەوڵەت و وەزارەتی ڕۆشنبیری و هونەرمەندان و کەسانی مختص بۆ بوارە زۆر ڕێز لەم جۆرە هونەرانە بگرن کەشتی کەلتورین و ئەمێننەوە ئەمانە هونەری دانسقن. بوارێکی هەیە ینی هۆکاری سەرکەوتنی هونەری قالەمەڕە ئەوەیە کە زۆر جار لە هونەرە ئینتاژکردن و ئیبداعکردن هۆکاری خۆی هەیە. ئەم کابرایە بۆ پێی لە سەرەتای ژیانە هەرکە لە مناڵەوە کاتێک لەدایک بۆ باوکی خۆی نەبینیەوە. ئەو جیاوازیە بە ئەکادمی ئەبێ باسیکەی جیاوازەکە ئەوە نییە مەسەرە شتێکی دیاریکرا بەکەم پەنجێ بخەمە سەر، بەڵام ئەو دەنگانەی کە لە شمشاڵە هەیە هەمووی دەنگی تۆنی با بڵێن تۆنی ئاسایی پێڵەن لە موزیکا لەگەڵ نیوتۆن و بە هەوا و بە فوش چارەکە تۆن دروستەکرێ. بەڵام لە دەرەوەی ئەمانە ئەم هونەرمەندە هەڵدیاوە کە ئەم شمشاڵی کە بەدەستێتی بۆ چوونی وا بووە کە توانای زیاتری هەیە لەوەی کە لە پێشتراکاری لەسەر کراوە، بۆیە خۆی یاوە لە کۆمەڵێ تۆنی جیاوازتر کە بە کۆما حسابی بۆکرێت لە هونەری موزیکا. ئەمانە جیاوازیەک و ڕەنگێکی جوانی یاوە بە هونەرەکەی کە لە ژەنیارێکی ترانێ. ئەمەیە ئیبداعی ئەم کابرایە کە توانێتی شتێک پێشکەشکات کە لەگەڵ ژەنیاری شمشاڵەکانی پێش خۆی دوای خوا جیاواز دەبێت. لە سەدەیەکا جاری وایە کەسێک ئەگەر هەڵبکەوێت یا کوتاڵ ناکەوێت لەبەرەوە زۆر شایانی ئەوەیە کە پێویستە کۆمەلگا ڕێزی لێ بگرێ و لایانی پەیوەندیدار حسابی لەسەر بکە. بێگومان ئەوە من نەمافی ئەوە ئەم بەخۆم قسە لەسەر ئەو هونەرە بکەم و هەڵسەنگانی بۆ بکەم نە هیچ کەسێکی کەشکە لە مێژەکە ئەو بابەتە بڕاوەتەوە و ئەکادمی بوونی هونەری ئەم هونەرمەندە و شمشاڵەکەی و ئەو هەستەی کە تایە بێگومان ئەو قۆناغی تێپەڕانەوە کە ئێمە قسە لەسەر ئەو بکەین.